بە مەبەستی بەدواداچوون بۆ کێشە و گرفتەکانی شارەکە بە بڕیاری سەرۆک وەزیران و بە نوێنەرایەتی هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق ئەحمەد عوبێدی وەزیری وەرزش و لاوانی عێراق و وەفدێکی پەرلەمانی عێراق سەردانی کەرکووکیان کردو لەگەڵ نوێنەری دام و دەستگاکانی حکوومەت و نوێنەری خۆپیشاندەران و کەسوکاری بێسەر و شوێنکراوانی عەرەبی سونە کۆبوونەوە. لە کۆبوونەوەکە شەخرایە سەر بارودۆخی کەرکووک و هەنگاوەکانی چاکسازی لە دام و دەستگاکانی دەوڵەت و نەهێشتنی بێکاری لە شارەکە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وەزیری وەرزش و لاوانی عێراق و نوێنەری حکوومەتی عێراق ڕایگەیاند هاتووین گوێ لە داواکاری هاوڵاتیان بگرین تا بتوانین بیگەێنین بە هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق بە مەبەستی وەڵامدانەوەیان. ئامادەبوونی ئێمە ئەمڕۆ بۆ گوێگرتن بووە لە داواکاریەکانی هاوڵاتیان. بە گرنگیەوە لە داواکاری هاوڵاتیان دەڕوانین. ئەو داواکاریانەی ئەنجومەن دەتوانێت چارەسەریان بکات ئەوان قسەی لێ دەکەن و چارەسەری دەکەن. واگەر داواکاریەک پێویستی بە ئیدارەی کەرکووک و بڕیاری پارێزگاری کەرکووک هەبوو ئەوە پارێزگاری کەرکووک دەتوانێت بڕیاری گونجاوی لەبارەوە بدات. بەڵام ئێمە سەرجەم داواکاری هاوڵاتیان دەبەینە ئەنجومەنی وەزیران چۆن پێویست بکات چارەسەریان بۆ دەدۆزینەوە. ئەگەر پێویستی بە دەرکردنی یاسایەکی تایبەتیش هەبێت ئەوە پەرلەمان دەتوانێت هاوکار بێت بۆ چارەسەری هەر گرفتەیەک دێتە پێش. هاوکات پەرلەمانتارێکی عێراق بە دووری دەزانێت دروستکردنی ئەم جۆرە لیژنانە و کۆبوونەوە لەگەڵ نوێنەری هاوڵاتیان ببێتە هۆی ئارامکردنەوەی تووڕەی شەقامی عێراق. من پێم وایە خەڵکی عێراق زۆر لە بۆ تووڕەترە کە بتوانی بەو ئاسانیە ئێستا ئەو تووڕەبوونی سەر شەقام بقۆزیتەوە. دەبایە حکوومەتی عێراق پێشتر ئەم کارانەی ئەنجام بدایە و پێشترش سەردانی خەڵک و شار و شارۆچکەکانی عێراقی کردایە و دەستی بکردایە بە چاکسازی چکە ئەمە تەراکوماتی ساڵانی ڕابردووە کە ئێستا ماوەتەوە لە حکوومەتەکانی ڕابردووە بۆ ئێستا. لەبەرەوە هەنگاوەکان هەرچەند بەرەو باشی بڕوا باشتر دەبێ و پێشم وایە دەبێ بگەڕێ بە دوای چارەسەری بنەڕەتی بۆ کێشەکانی خۆی دەنا ناکرێت تووڕەیی خەڵک و دەنگی شەقام و ناڕەزایی و پێداویستەکانی خەڵک تۆ لە بەرژەوەندی وەرنەگریت. لە سەرەتایە مانگەوە دژی نائەداڵەتی و نەبوونی خزمەتگوزاری و ناشەفافی لە دام و دەستگاکانی دەوڵەتدا هەزاران خۆپیشاندەر لە بەغداد ڕژانە سەر شەقامەکان و داوای هەڵوەشانەوەی حکوومەت و خزمەتگوزاری و دامەزراندنیان کرد. ئێستاش مەترسی هەیە جارێکی دیکە هاوڵاتیان لە پارێزگاکانی خواروی عێراق دەست بە خۆپیشاندان و ناڕەزایی بکەنەوە و سەردانی ئەم وەفداش بۆ کەرکووک لە چوارچێوەی هەوڵەکانی حکوومەتی بەغدایە بۆ گوێگرتن لە هاوڵاتیان و هێورکردنەوەی شەقام بەو هۆیەوە. شیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.